ئەم مزگەوتە لە ساڵی 2015 کرایتەوە بە ڕووی نوێژخوێنان. ڕووبەرەکەی نزیکەی 5,000 مەتری دووجارە، پێکهاتووە لە حرەمێکی گەورەی وەکو دەبینین بە دیزاینێک و بە مۆدێرن، نزیکەی 1500 نوێژخوێن لە خۆی دەگریتن. هەروەها لە دوو قاعای گەورە پێکهاتووە کە هەر یەکێک لەمانە 750 نوێژخوێن دەگریتن، یەکێک بۆ پیاوان، یەکێک بۆ ئافرەتان. هەروەها دوو مەکتەبەشی هەیە، مەکتەبەکان کتێبخانە، یەکێک بۆ پیاوان ئەویش بە هەرمان شێوە یەکێک بۆ ئافرەتان. ئەم مزگەوتە ئیدارەیەکی هەیە وەکو مزگەوتەکانی تر نییە، یعنی سیستەمێکی هەیە، نظامێکی هەیە، ئیدارە بەڕێوەی دەبە نزیکەی 25 کارمەند تێدا ئیشی لەسەر دەکەن. ئەم مزگەوتە سەرەڕای ئەوەی ئەمانەی هەموو هەیە، 4 ژووری دەورە و ژووری گەورە و بە هەموو دیزاینەکانی خوێندن لی یان دەورات لێکردنەوە ئەویشی تێدایە. لە شوێنی دەرچەی دەرچوو شوێن دەرچەکەی دەگری هەتا ئەم مزگەوتۆک هەموو مزگەوتەکانی تر چەندین دەوراتی وەکو تەجوید و قورئان لەبەرکردن و قورئان خوێندن و هەروەها چەندین دەوراتی تری کۆمەڵایەتی کردیتەوە، لوغاتی کردیتەوە. هەر پێش ڕەمەزان دەورەیە کرایەوە لەسەر تەطویری مامۆستایانی ئاینی لە ڕوانگەی زمانی ئینگلیزی، هەروەکو چۆن پەیامێکی هەیە لە جوانی یان خاوەنەکەی هەموو جارێ ئەم قسەیە دەکات، دەڵێ ماڵی خوددا دەبی لە ماڵی خۆم خۆشتر بی. سەرڕای ئەوەشە چەندین فستیڤاڵی زۆر گەورەی لێکراوە لە ڕووی ئاینیەوە، قورئان خوێنی عالەمی هاتوون لێرە دانیشتون، فستیڤاڵیان بۆ کرایەوە، مەولودەکان یان هەموو مناسەباتەکانی تری دینی لە مزگەوتە بەڕێوە چووە. لەم مزگەوتە چەند تایبەتمەندیەکی تری خۆی هەیە، بەڵام وەکو مزگەوتەکانی تر نوێژەکانی هەموو لێ دەکرێت پێنج فەرزە بە دەنگێکی زۆر زوڵالی مامۆستا لە نەوزاد دەمێناوی بم، چونکە من زۆر معجەب و سەرسامم بە دەنگەکانی. هەروەها خودبەی لێ دەکرێت کە من لێرەم وەکو خەتیب، نوێژی تەراویحی لێ دەکرێتن و هەموو نوێژەکانی ترە کە لەسەر موسڵمانان واجیبە یان سونەتە لێ ئەنجام دەدرێتن. شتێک تر کە زۆر گرنگە لێرە دەکرێتن، هەرچەندە زۆر جار موسڵمانان قبولی هەندە فکرەش ناکەن، چونکە نەبوویتە نەرید، نەبوویتە عادەت، نەبوویتە دابوو نەرید، بەڵام کراوە لێرە هەروەکو دەست پێشخەریەکە لەمانە شێوەکاری هونەری لێرە عەرز کراوە، هەرچەندە لە ناو حەرەم نەکرا، لە ناو قاعەکان نەکرا، بەڵام ئەوەش هەنگاوێکی جوان بوو کە خوشکێک یان برایەک چەند ڕسم و تابلۆیەک بگریت بەدەستی خۆی چای کردووە، چ تعبیر لە نیشتیمان بکە، چ تعبیر لە مرۆڤایەتی بکات، چ تعبیر لە ئاین بکە، هێنایکی لێرە پەخشی کردووە. خەڵکێکی زۆر لە مامۆستایانی ئاینی و لە بەرپرسان و لە هونەردۆستان هاتوونە بۆ سەردانی ئەم پێشەنگایە. یەکێتر لەم تایبەتمەندیانە بریتە لەوەی کە حەرەمی مزگەوت کرایتەوە بۆ 5 فەرزەی نوێژ. لە زۆرێک لە مزگەوتە گەورەکان ئێستا موسەڵایەکیان دروست کردیە لە تەنیست حەرەمی گەورە، حەرەمی جامیعی، بۆ ئەوەی لەوێ نوێژەکە بکەن، بەڵام ئەمە فکرەکە ڕەت کرایەوە لێرە، گوتیان نەخێرە، ئەمە مزگەوتی هەیبەتەکەی هەیە، بۆی هەیبەتەکەی وەک خۆی بمینێتەوە، خەڵک دێنە ناو مزگەوتەکە یان لە ناو حەرەمەکە نوێژ دەکەن. ئەم مزگەوتە وەکو هەموو مزگەوتەکانی تریان لە بنچینەیە مزگەوت دەبی ئەبەو شێوەیە بیتن، ڕوحی ئینسانیەت و پێکەوە ژیان ببەخشی بە هەموو کۆمەڵگا. هەموو کۆمەڵگا خۆی بە خاوەنی بزانی مزگەوت هی هەمووە، چونکە ماڵی خوددایە، خودداش ڕەب العالەمینە، خۆی هەموو خەڵکە بەبێ جیاوازی ئاین، قەومیات، نەتەوە یان هەموو کەس هاتووە ئیسلاحەتی لێکردو، ئیستیفادەی لێکردووە.